لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەی 16مینە کە لە بەرنامەکانی تر باسی چەند بەهای ئیمانیمان کرد کە یەکەمیان باسی بەهایەکمان کرد کە نیەت کە پێویستی ئینسان نیەتەکەی لەگەر الله تعالی چاک بکەم کە مەبەستەکەی لە پێشەنگبوونەکەی ئایا و پێشەنگبوونەی مەبەستی چیە؟ مەبەستیش دنیویە، مەبەستێکە بۆ پارەپولە، یا مەبەستێکە بۆ ئەوەی خزمەت بە پەیام کەویش پەیامی ئیسلام و هەروەها هەوڵ بدە بۆ ئەوەی ڕەزامەندی الله تعالی بەدەست بینیم. لە پاشەوەی باسی تەوەکولمان کرد کە پێویستە کەسێکی پێشەنگ پێویستە تەواو پشتی بە خوای پەروەردگار بەستێ، بە الله تعالی بەستێ کە ومن يتوکل على الله فهو حسبه، کە کەسێک کە تەوەکل لەسەر خوا بکە بە فعلی دەبیت تەوەکل بکە کە بەمەشمان باسمان کە پێویستە ئینسانەکە کۆشش بکە و کار بکە. فإذا عزمت فتوكل على الله، كعزم وجزمت هبو إرادته لسر كاريك كهمو طريقست بيويست توكل لسر خواي پروردگار بكي. هرو بابتي چیتر ما باس کرد کە لە بەهای ئیمانیەکان کە پەرستندا کە پێویستە کەسێکی پێشەنگدا لە پەرستندا بەڕاستی خاستن لە درۆژمەکانی شاعیری ئیسلامدا زۆر پەیوەست بێ. بەڕاستی شاعیرەکان لەسەر هەندێک کاری سنەتی یان کاری نەوافل دانەنێ بۆ واجباتەکان گوڵمە پێویستە پلەبەندی لە بکە لە پەرستن. لە پاشەوەی باس هاتمان دینە باسی بەهایشتری ئیمانی ئەویش ذکر بوو کە پێویستە کەسێکی پێشەنگ بەردەوام یادی خوای پەروەردگار بکە کە الله تعالی لە یاد بێ فی السەڕاء والضەڕاء، لە ظاهر و لە باتندا کە یادی خوای پەروەردگار لەلای بێ، هەر کارێک دەکا یادی خوای لە پەروەردگاری لە یاد بێ کە خوای پەروەردگار دەیبینی و هەروەها کە علیمە بذاتی صدور کە ئەوەکەی کە ئاشکرا دەکە زۆر ڕوون و کە خوای گەورە پێیدا علیمە. دێنە سەر بەهایشتر کە بەهای پێنجەمە کە بەهایەکی ئیمانی گرینگە، هەروەها یەکێکە لە بنچینەکانی ئیمانیشدا کە ئەویش بریتە لە بڕوابوون بە ڕۆژی دوایی، کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە کە ئەم پەیوەندیەی کە لەگەر ئاخرەتدا زۆر پێکەوەی بەستەوە بەردەوام وەکو باسمان کرد کە وتمان بەردەوام کە مردنی لە یاد بێ. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەفەرموێ ئەکثروا ذیکر هذه اللذات، زۆر یادی چ بکەن؟ یادی مردن بکەن. یادی مردن بە خۆی پەیوەندی بەچی هەیە؟ پەیوەندی بە ڕۆژی قیامەتدا هەیە، پەیوەندی بە ڕۆژی دوای هەیە. لەوانەیە هەموو بڵێن کاتێک کەسێکی پێشەنگێکی موسڵمانە گومان لەوەی دانیە کە بڕوای بە ڕۆژی دوای هەیە، گومان لەوەی دانیە بە ڕۆژی دوای هەیە، حتا کە خوای پەروەردگار لە سوورەتی بەقەرە لە بیدایەکان باز دەکا کە باسی کەسێکی ئیم هودەن للمتەقین الذین یؤمنون بالغیب، یەک لەوانە کە بڕوابوون بە ڕۆژی دوای هەیە کە ئینجا دەبتە کەسێکی متەقی و لە خوای درست. کەواتە بڕوابوون بە ڕۆژی دوایی تەنها بڕوابوونێکی زارەکی نە، بڕوابوونێکی فعلی کە کاتێک تۆ درێ من بڕوام هەیە بە ڕۆژی دوایە کە کاتێک دەمرم کە زیندوبوونەوەیەکێ لەو کاتی حیساب لەگەر دەکرێت، ئەو کەسە بە شێوەیەک لە شێوەکان هەر کارێک دەکا فکر لەو کارەی دەکاتەوە. ئەو کارە بۆ دەکا؟ ئایا مەبەستی لەو کارێدا چییە؟ ئایا دەرئەنجامی ئەو کارە چییە؟ ئەگەر بێت و گوتمان بەبەستەکەی ئەڵڵا بێ ئەوە پاداشی لەسەرێ پێویست دەرئەنجامەکەی چیە؟ ئایا دەرئەنجامەکەی چاکە؟ ئەگەر بێت و سەواب بی گونجاو بی لەگەر کتێبەکەی الله تعالی قورئان هەروە لەگەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتێ سەوابیەتی کەواتە ئەو کەسە کارێکی چاکی کردووە. بۆیە پێویستە ئێمە کە کاتێک باسی پێشەنگبوون دەکەین پێشەنگبوونیش وەکو دەسەڵات و پۆست و ئەو بابەتەنە تامی زۆر شیرنە. کاتێک کەسێک دەبتە پێشەنگ بەناوبانگدا دەبێت جۆرە تامێکی لێ دەکات، جۆرە نەشوەیەکی لێ دەکات، وەکو ئەوەی کەسێک وتە دەسەڵاتدا یان کەسێک پۆستێکی دەدەنێ. بۆی وازهێنان لێی تاڵە زۆر جاروەیە کەسەکە ئەگەر بێت و وازی لێ بهێنێ کە وازی لێ کاتێک دەبینی بە شێوەیەک لێ شێوەکان کە بەو شێوێ ئەگەت و بڕوا بەو شێوێ ئەگەت بێت بڕوا خەڵک پێشەنجیدانە، خەڵک بە بەناوبانجینانە، خەڵک گوێ پێ نادەن لەوانەیە ئەو کەسە لەو کاتەی ئەگەر بێت و
قیەمێکی ئیمانی نەبی ئەگەر بێت و قیەمی ئیمانی بە ڕۆژی دوایە نەبی لەوانە زۆر بە ئاسانی لە پێشەنگبوونێکی چاکەوە بێتە پێشەنگبوونێکی خراپ. بۆیە بەها ئیمانیەکان ئەگەر بێ بەها ئیمانیەکان کارێکی ئینسانەکان لە ناڕێژی دەکەنە ڕێک. خاصەتەن ئەگەر بێت و بڕوابوون بە ڕۆژی دوایی کە بە شێوەیەک لە شێوەیە کەسەکە بڕوای پێوێ بەوەیە یەومە توبلە سەرائر کە ئەو ڕۆژێ بەڕاستی هەموو نهێنیەکان ئاشکرا دەبێت کە هەموو نهێنیەکان ئاشکرا دەبێت تێدەگا ئەو کەسێک کە پێشەنگە کە خەڵک بە کەسێکی بانخوازیان دایان بە کەسێکی لە خواترسیان دانێ بە کەسێکی زانستخوازیان دانێ بە کەسێکی کە ئەڵاییە کە ڕەبانیە بەڵام کاتێک دەبینی خۆی دەناسی لە نێتەکانی خۆی یەومە توبلە سەرائر یان کەسێک کاتێک کە حجەیەکی کە باوڵێن ئاینی ئیسلامی کردە ئامرازێک لە بۆ ئەوی پێ بەناوبانگ بێ کە بەڕاستی خەڵک وا دەزانی ئەو کەسە کاتێک بوویتە بەناوبانگ کە لە بۆ نیەتەکەی نیەتی خۆی پەروەردگار بەڵام تەنها خۆی نیەتی خۆی دەزانی ئامە بەستەکەی بۆ یەومە توبلە سەرائر. بۆ ئەگەر بێت و کەسەکە فعلاً بڕوای بە ڕۆژی دوایی بێ بە هیچ شێوەیەک ئیسلام هەروەها قورئان هەروەها موسڵمان ناکاتە ئامرازی بۆ ئەوەی دەوڵەمەند بێ ناکاتە ئەمراز بۆ ئەوی بازرگان بێ ناکاتە ئامراز بۆ ئەوی پێشەنگ و بەناوبانگ بێ بەڵکو بە پێچەوانەوە بازرگانەکەی خۆی پارە و پولەکەی و بەکاردێنێت بۆ خزمەتکردنی دینی ئیسلام هەروەها ناوبانگەکەی خۆی لەژێر پێدادەنێت لە بۆ ئەوەی خزمەتی دینی ئیسلام بکە. بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانەوە ئەوە دەلالەتە ئەو کەسە بەڵگەی لەسەر ئەو کەسە کە بڕوایەکی کزی هەیە بە ڕۆژی دوایی. گیانە مەفهومی يوم الآخرة مفهومك بريتيا نهاية الزمان المحدود كباسي يوم الآخرة دقين كوتاي هاتنيسي أو زماني استاك إمتدا أو زمان كوتاي دي زماني شنوية دس بيدكا أو أرز كوتاي دي أرزي شنوية دس بيدكا بوي بيوم القيامة دي كهوميك حمو قيام إنسان كان حمو زندو دبنو كان مردون سيا حمو زندو دبنو هم بو زندو بو أو حساب يعني لقر بكري بو حساب يعني لقر نيتكان بكري هل حساب يعني لقر أعمال كان بكري بو كسي بينشانك ده همو كسيكتيا معرضة لبو أو براستي خواي بردقار كعقوبة يبدا هروا همو كسيك معرضتر لبو أويجا كاركاني بوصل بي وكو باز ما كرد أقر بيتو كسي برواي بروجي دوائبي كاتێک کەسێک مجاهیدە لە پێناوی خی پەروەردگار شەهید دەبێت لە پاشۆی خی پەروەردگار زیندوی کردووە لەو یەومەل قیامە دەری درۆت کردیە کە تەنها بۆ ئەوی پێدری کەسێکی ئازای کەواتە لێرە کارەکە ڕۆن بۆ یەومە توبلە سەرائر ئەو کارە لە بۆ خی پەروەردگار نەکردیە. هەروەها کەسێک کە دەبین قورئان خوێنێکی چاکە و دڵخۆشە و خەڵک پێی سەرسامە هەموو خەڵک باسی دەکە و کاتێک دەگاتە ناو خەڵک دەستی ماچێکە خەڵک لەبەری هێردەستەوە لە پاشۆی دوور نییە لای خی پەروەردگار لەو زۆرە کەسانە بێ خی پەروەردگار بێ کەذەبتە بەڵکو تەنها قورئان لە بۆ ئەوی خوێندێ پێ برێن کەسێکی قورئان خوێن و دەنگخۆشە بە هەمان شێوە کەسێک کە پارە دەبەخشێ کاتێک دوور نییە لەو کەسانە بێ کە خی پەروەردگار باسی کرد پێغەمبەر صلی الله باسی کردوە بێبرێ درۆت کردێت تەنها مەسەلەکە چییە؟ بۆ ئەوێ کەسێکی خوێرخواز و دەستکراوەیە. بۆیە کاتێک کە بڕوای بە بەهای ڕۆژی دوایی هەیە بە هیچ شێوەیەک ڕیا لە ئەعمالەکانی دروست نابێت. دەزانی یەومە توبلە سەرائر لەو ڕۆژە کە هەموو شتەکانسی ئاشکرا دەبێت ئەوەکەی نهێنی هەمووی وەکو دەڵێن ئەوەکەی کە بە نهێنی کراوە هەمووی ئاشکرا دەبێت خی پەروەردگار لە بینی کە خی پەروەردگار کە بدڵی ئاشکرانەی خی پەروەردگار پێت دەڵێ و هەروەها کە شایەدیش لەسەر دەدا و هەروە شایەدیش لەسەر هەیە کە تۆ ئەو کارت کردو بەو شێوەی کردیا. بۆیە کە ئێمە دەڵێن کە ڕۆژی یەک لە بەها ئیمانیەکان کە پێویستە بەڕاستی ئینسان ئەکثر من ذكر هذه من اللذات كبيغمر صلى الله عليه وسلم هذه من اللذات الموت كبراسي زور يادي بكين سو كمردن وليدك حر كاريك دكي بهيش شويك دا توشي سلبي توشي ريانبي يعني توشي فعلا بفعلا خلشي بكي او كارة ساك خوازة او كارة بيروزة بكار بيني لبو غرزيش الدنياي اگر بيتو برواد بروج قيامت بيبوشي بويا خواهي پروردگار كاتيك باسي كمال الصحابة دكا كلا شري احد لباشوي كبيغمر صلى الله عليه وسلم شويني لابو دانا لسرسياي احد كبهيش شوي دانا بزن لو شيوا بلام كاتيك ديتيان غنيميشي زور وبوشوي منكم ما يريد الدنيا ومنكم ما يريد الآخرة. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانە بەڕاستی کۆمەڵە مجاهیدێک بوون کۆمەڵە مجاهیدەگەر کە قوتابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوون کە پێغەمبەر خی پەروەردگار منکم ما يريد الدنيا ومنكم ما يريد الآخرة لەچی لە کاتێکیش لە جەنگدانە جەنگ لە بۆ چێ دەکەن لە بۆ سەرخستنی دینی ئیسلامدا کە یەکەم شەڕیشە ئینجا خی پەروەردگار باسییان دەکات کە منکم ما يريد الدنيا ومنكم ما يريد الآخرة بۆیە کەسی پێشەنگمان هەیە يريد الدنيا
بەڵێ پێشەنگەکە ناوی دەرکەوت بە ناوی ئیمان و بە ناوی مسلمان، بەڵام منکم مەن یورید الدنیا دەبی زۆر ئاگادار بین، و منکم مەن یورید الآخرە بە هەمان شێوە زۆر ئاگادار، بەڵام چ شتێک لێ دەکات کە ئەم شتە هاوسەنجیمان لە بۆ دروست دەکەن بۆ ئەوەی واز لە دنیا بینین کە پێشەنگ بوون تەنها بۆ مەسائلی پەیام بەکاربین، پەیامی ئیسلام بەکاربین و هەروەها بۆ ڕەزامەندی ئەڵڵا تەعالە بەکاربین، ئەویش بریتە لە قیەمە بەهای ئیمانیەکان کە لە نیەت و تەوەکل و هەروە عیبادەت و ذکر کە گرنگەکەشی هەمووی دەگەڕێتەوە لە کە دەگەڕێتەوە الئیمان بیوم الآخر. هەروەها کە باز دەکەین سمیە بیوم الآخرە، اليوم الآخرة اليوم لا يوم بعده، هیچ ڕۆژێک لە پاشەوەی نایە کە يوم الآخرة يعني کۆتا ڕۆژە تەواو خلاص، هیچ زەمانێشتر بە دوای ئەو زەمانەدا نایە، وەکو ئێستا کە دەبینی تۆ یعنی ئەی کەسێکی پێشەنگی مسلمان کە کاتێک تۆ پێشەنگ بووی لە بۆ ئەوەی کاتێک پۆستێکت پێشکەش دەکەن بۆ واستەی ئەو پۆستە کاتیە واز لە پۆستی قیامەت مەینە، کاتێک دەسەڵاتێک دەدەنە دەست ئەی پێشەنگی مسلمان ئەو دەسەڵاتە دەدەنێت لە دنیا لە بۆ ئەوی لە پەیامەکەی خۆت پەشیمان بێەوە باش بزانە ئەو دەسەڵاتی لە قیامەت لە دەست دەدەی. هەروەها بەواسطەی ئەو خۆشەی کە لە دنیا دەتەوێت بەدەستبێنی بۆەوەی کە تانازول لە مەبادئ و پەیامەکانی خۆت دەکەی بۆ ئەوەی بەو پێشەنگی کە بەواسطەی ئیسلام بێ پێشەنگ ئێستاکە، بەڵام واز لە ئیسلام دەینی بۆ ئەوەی بەرژەوەندەکانی دنیا بەدەستبێنی باش بزانە کە کاتێک دەچێتەوە قیامەت لەو بەرژەوەندیانە پێبەش دەکرێت. بۆی دە یوم الآخرە لا یوم بعدها، بزانە هیچ ڕۆژێک لە پاش ڕۆژی قیامەت نایە. ینی ئەم زەمانە ئێستا کەمە ژیانی دنیاە یوم القیامەی بەدوای دێ کەواتە ئێمە دەرفەتێکمان هەیە، ئەو دەرفەتە بخۆزینەوە بۆ ئەوەی قیامەت بەدەستبێن، نەک بە پێچەوانە قیامەت بەکار بهێنین بۆ ئەوی ئەم دنیایەت یا ئەم دنیاە بەدەستبێنی. ئەگەر بێت و بە واسطەی قیامەت ئەو دنیات بەدەستێنا قیامەت لەسەر فرۆش، ئەوە باش بزانە بە تەئکیدی بە یەقینی کە تۆ لە پیاوەکانی ئەهلی دۆزەخی. بۆیە لەو ڕۆژەدا فیهی کە لەو ڕۆژەدا کە خەڵکەکە دابش دەکرێت حیسابیان لەگەرێک کۆمەڵەکە کەسێکدا کە دەستنە بەهەشت و کۆمەڵە کەسێکیشدا دەستنە دۆزەخ. خی گەورەوەمە پارێزی کە پێویستە کەسی پێشنگ بزانی ئاهلە کامیانە. کاتێک تۆ پێشەنگی چ جۆرە پێشەنگێکی، ئایا پێشەنگێکی زومڕەی ئەهلی ناری یان زومڕەی ئەهلی جەنەی، کە بەڕاستی پێشەنگەکان بە هەمان شێوە کۆ ئینسانەکان کە تەقسیم دەکرێن کە لە سوورەتی بەقەرە چۆن تەقسیمێک لە بۆ ئیماندار و هەروە لە بۆ کافر و لە بۆ منافق پێشەنگەکانیش بە هەمان شێوە بەو تەقسیمیان بەسەردادێ. هەروەها ئەگەر بێت و پێشەنگێکی ئیماندار بکاتە من زومڕەتی ئەهلی جەنە، ئەگەر بێت و بە هەمان شێوە کەسێکی پێشەنگێکی خراپی من زومڕەتی أهل النار. بوي والإيمان باليوم الآخر شرط من شروط الإيمان. بوي دبينين كخواي پروردگار كأركان إيمان بشرطك لشرطكان إيمان دانا. سندات هيك كخواي پروردگار باسي أو بابا دكا ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر. كعبيك وبستوا ساك أوانية توبوشيو بزوليو روي خلتي حالايك ولا شي حالنا بركو بر تاك أوي يكميان كتو من آمن بالله كبروابون الله تعالى لباشا واليوم الآخر كأو بروابون بتعالى دبته أو كتو برواب الله تعالى هي بقواته كالله تعالى إنسان يدرس كردية كلبو عبث ولبو هیچی دروست نەکردێ لە بۆ تاقیکردنەوەیە وەکو گەر بێت و باز بکەین دڵ بەڵگەیەک بین و دەکرێت کەسێک زانکۆیەک دروست بکە زانکۆیەکە چەندەها تابق بی و هەروەها چەندە حادیقەی تێدا بێت چەندەها شتی تێدای مامۆستای لە بۆ دابین بکات و هەروە دەرسی لە بۆ تابین بکات و قوتابی لە بۆ دابین بکات و لە پاشەوەی بری وەڵی کاکەن گۆ بەس وەرن و بڕۆن هیچ ئیمتحانێتێک نییە، هیچ تاقیکردنەوەیەک نییە، هیچ ئاستێک نییە و لە پاشەوەی تەخەڕوج دەکەن، هیچ بڕوانامەیەک نییە. لەو کاتدنێ ئەم زانکۆیەکی عەبەثە بەبێ هۆکار دروست کراوە. خی پەروەردگار ئەم دنیای بۆ ئەوی دروست کردووە کە ئێمە تێدا تاقی بکرێنەوە، ڕۆژانە ئینسانەکان تاقی دەکرێنەوە کە پێویستە وەڵامەکەت بەو شێوەی کە بیبەستیەوە بەرچێ بیبەستیەوە بە ڕۆژی قیامەت. بۆیە ئەگەر بێت و تەمەشا بکەین کاریگەری ئیمان بە ڕۆژی دوای دەبتە هۆی ئەوەی ئینسان زیاتر کردەوەی چاکە بکە، زیاتر عیبادەت بکە، زیاتر ذکر بکە، زیاتر نیەتەکانی چاک، زیاتر تەوەکل لەسەر خوای پەروەردگار بکە. بۆیە دەبرێ دەفتە هۆی کە کەسێکە لە کەسێکی خراپتەوە کەسێکی چاک ئەگەر بێت و ئیمانی بە ڕۆژی دوای بی، ئەگەر بێت و ئیمانی بەر چەند ئیمانە بە ڕۆژی دوای بەهێزتر بی ئیمانەکە بەهێزتر ئەو دەبتە هۆی ئەوەی ئەو ئینسانە کارەکانی جوانتر و ڕێکوپێکتر دەبی و هەروەها مولتەزیمتر دەبێت. هەروەها چەند ئیمانەکەی بە ڕۆژی دوای بەهێزتر بدەبتە هۆی ئەوەی لە زەلات و لە ذنوب و لە ئاثام چیە
دوو دەکەوە بۆی فەئەما من طغى وآثر الحياة الدنيا دەبینی کەسێک دەبتە هۆی زیادە ڕەوی دەکە وآثر الحياة الدنيا لەبەر ئەوەی چییە حياتی دنیاەوە پێشی خستیە فإن الجحيم هي المأوى أو زورة كسا أو زورة بيشنغ فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى دميني راس دو خو تيكر علاقي شي بسيتو علاقي بكسيك بس طغاي كرديه لبو يسي لبو برجوانيكان الدنيا بدز بيني بوي خوي پروردگار بيدر فإن الجحيم هي المأوى باج بسانا لا دوا روجدا فإن الجحيم هي المأوى بلاوك وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى كنفسي خوي قرتو كباب بها إيمانيا كان خوي تواني كنترول بكا فإن الجنة هي المأوى أو زورك سدستبهش بويا دبتوه أوي ك بڕوابن بە ڕۆژی دوایی کە زیاتر ئیمانەکەمان پێ بەهێزکەین دەبتە هۆی ئەوەی کەسێکی متەقی دروست دەبێت کە هەز بە مراقبەی بە هەز مراقبەی خوای پەروەردگار دەکات بەڵام بە پێچەوانە ئەگەر بێت و تەماشا پێشەنگێکی خراپ بکەین و پێشەنگەکە بڕوای بە ڕۆژی دوایی نەبوو کەواتە خوای پەروەردگار دەفەرمووە یحسەب الئینسان ئەن یوترەکە سودا کە ئەو ئینسانەوە دەزانی هەر بەو شێوەی دەمێنێت و هیچ حسابی لەگە ناکرێت ئەلەم یەکن نوطفەة من منی بەپاشەوە ئەلەیسە ذلك بقادر على أن يحيي الموتى خوای گەورە ئاگاداری دەکات ئەگەر بێت و تەنها حسابی دنیای دەکەی باش بزانە خوای پەروەردگار قادری لەوەی کە زیندە دوکاتەوە لە پاش ئەوەی لە ڕۆژی دوایی کە محاسبە دەکات بۆیە دەبی ئەو کەسێک کە پێشەنگێکی موسڵمانە زۆر ئاگای لەسێ هەبی لەم بەهای ئیمانیانە هەبی کە نیەت بوو یەکەمیان لە دوای باسی تەوەکلمان کرد باسی عیبادەتمان کرد لە دوای باسی ذکرمان کرد ئاخیرەکەش باسی کە بڕوابن بە ڕۆژی دوایی کە مردن بە هیچ شێوەیەک لەبەر پێشەنگی موسڵمان پێویستە مردنی بەردەوام لە پێشچاوی بۆ ئەوەی نەبتە هۆی ئەوەی پەیامەکەی خۆی بگۆڕی بۆ ئەوەی نیەتەکەی بگۆڕی بۆ ئەوەی نەبێتە پێشەنگێکی خراپ ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوو کە باسی قیەمە نەفسیەکان دەکەین قیەمە دەرونیەکان دەکەین ئەویش چەند قیەمێکە کە پێویستە ئینسان خۆی لێ دروست بکاتەوە ئینشاءڵڵا لە بەرنامەی حەفدەم باسی دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.